بەڕاستی کاری خۆبەخشی و کاری پێویستی وڵات یەک لە ئامانجەکان و یەک لە پێداویستەکانی هەر مرۆڤەکە. ئەو مرۆڤانەی کە دەتوانن خۆیان دروستکەن، دەتوانن سەرمایەکی دروست بکەن، دەبی سەرمایەن ئیستثمار بکەن و بەرهێنان بکەن لە وڵاتی خۆیان، چونکە وڵاتی خۆیان کە بەرز بۆ خۆیان بەرز دەبنەوە. ئێمە لەو بڕواین ئەو شانە کە دەکرێتن کە خێرخوازی بیتن، ئەگەر قوتابخانە بی، خەستەخانە بیتن، زانکۆ بی، قوتابخانە بی، یەک لە ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئەمە هاوکار بین، ئێمە شەریک بین لە دروستکردنی وڵاتی خۆمان. ئەوە یەک لە واجباتەکانی مرۆڤیە، یەک لە واجباتەکانی هەر هاوڵاتیە. فەمە ئەو ئیشەیە کە دەکەن کە واجب هەڵدەستین، نەک بەتەنێ خۆبەخشی، نە کە واجبەکمانە کە پێمان دەکرێت دەبێ بیکەین. ئەمە یەک ماڵین ئەوی ئەمە پێمان دەکرێت ئیوێ ئەوی ئەو دەکە ئێمەش هەموو شمان ئی وڵاتەکەین. ئۆمێدەوارم سەفینی بناسن، ئەو وەختی دەزانن ببیتە نوێنەرتان، هاوکارتان دەبیتن، زۆر ئیشەیە کە نەدەکرا دەکرێتن لە بەغدایە بە پەیوەندی هەموو